کۆمپیوتەر دەمانەوێت کۆمپیوتەر و پارچەکانی کۆمپیوتەردان پێ بناسێنین. کەیس سندوقی کۆمپیوتەر لە شێوەی سندوقێکدایە شێوەیەکی ستونی و ئاسۆیی هەیە و بەشیە لە سەرەکی کۆمپیوتەرە چونکە ئەم بەشێک یەکێک سەرەکیەکانی کۆمپیوتەر تێدایە و جێگەی ئیشپێکردنی سیدی و دوگمەی پێکردنەوە کوژانەوەی لەسەرە هەروەها شوێنی پێوەبەستانی گشت دەستگاکانی دیکەی هەیە. مۆلیتەر شاشە هەروەک شاشەی تەلەڤیزۆن وایە جگە لە کەیبڵ و وایە و بزەی کارەوە کە بە وایەرێکی دیکە و تایبەت بە کسەوە دەبەسترێتەوە. شاشە بۆ ئەنجامی هەموو کارانەیە کە لە کۆمپیوتەرەکەەوە ئەنجامی دەدەین. کیبۆرد یان بۆردی دەگمەکان کیبۆرد لە شێوەیە تەختەیەکی دگمەدارە چونکە کۆمەڵێک دگمەی لەسەرە هەندێک لە دگمەکان تایبەت بە پیتەکانی زمانی ئینگلیزی و عەرەبی و کوردی هەروەها دگمەی تایبەت بە ژمارەکان و هێمانە و دەوڵەتیەکان و هیندی لەسەرە. بە شێوەیەکی گشتی کیبۆرد بۆ بتوانێت زانیاری بە کۆمپیوتەر بە شێوەیە نووسین بەکاردەهێنرێت. ماوس ئەمەش دەستگایەکی بچووکە بۆ پێدانی زانیاری کۆمپیوتەر بکاردێت بەڵام بە شێوەی داگرنی دوگمەکانی کە لەسەرێتی پێی دەکرێت کلیککردنی بە هێمای ماوس وەکو تیرێک لەسەر شاشە دەردەکەوێت و بە جوڵانی نەرمی ماوس بە ئاسانی تیرەکە دەجوڵێت دەچێتە شوێنی مەڕوس کاری پێ دەکرێت. سپیکەر یان ئامێری دەنگ بیستن بریتە لەو ئامێرە کە بۆ گوێ بیستبوونی دەنگ بەکاردێت چ لە کاتی کارپێکردنی سیدی بێت یان بۆ ئەو زانیاریانەیە کە بە شێوەی دەنگ لەناو کۆمپیوتەر کوگە کراون. ئەمانە بەشەکانی کۆمپیوتەر بوون.